هشتا شعبی پشتوانیان نجف و کربلایی و بپرین حکومت پروژین آکنجیبونه بو چکدارین کل نافچین ماده 140 درسته که دموگرافیا و نافچیان دوگهره چاب درک سیاسی جید بیشه آوا کرنا پروژین آکنجیبونه لدجی دستور عراقیه آرمان جوان بشی آکرن و گوهرتنا دموگرافیا و نافچیان. دەڤەرێن مادەیە 140 چەندین ساڵن ڕەوشاوان ئالۆز و پەریشانە و دەست هەڵاتژی لە دەستی حەشدا شعبیدایە. دەمێ هاتنا داعش گەلێک زیان و زەرەر بوان دەڤەرە کەدبوو لێ هەرنوهاژی وەک خۆمایە سەرەری وێ چەندێژی حەشدا شعبی لەبەرە باژێرکێن ئاکنجیبوونێ لەوان جیهان ji بۆی چەکدارێن خوا دروست بکات. لەو ماف پرۆژە بوویە جێمەترسیێ لبا خلق زمار و شنگال و دەڤەرێندنجی لە هێڤیاوەیەکێ بوون یاسا بەرقرار بێ دابزەڤرن نەپلانێ دژیوان دەربخن. أمد بينين شنقالنا محتاجي فان صراعات ساحة بيت ساحة صراعات سياسية وطريق السبايا وآكن جيكرنا خلقه بي شنقال بي دفي بيتا آفاكرين خلقه ويفاكرين شنقال لا خلقه شنقالي أمنن محتاجي فان صراعات فان فوضى فان أواينا حتى دنيا في شكل بنقارن فقر گۆڕانکاریە دیموغرافی دێمەمەکەرن یا دوویە زێدەکردنا مذهبی شیعی الفان منطقة چونکو هەگەرتو بێمە حقیقەتە بێ مەسئلەیان ڕاستیە حەشد شعبی بەرابتر هەمی يعني مذهبی شیعینە لێ مەترسیە کە زۆر مەزن هەیە الفان دەڤەرێمەی فەقەتیای کوردستانی چونکو ئەف پێلانە و vێگا vê هاتی دەست پێکردن ئەڤەش سەردەمی سەدام وەختێک و دەست تعریبێ کرد سەدام وەختی خۆدا پسێلایە دەست تعریبێ کرد. گۆڕینا دیموگرافی و بەهێزکردنا حەشدا شعبی لە شنگال و زمار و کەرکووکێ بەردەوامە. بنەرینا چاودێرەکی سیاسی ئەف پلانەکە مەترسیدارە لەسەر مافێ پێکهاتێن وان دەڤەرە و پێشێلکردنا دەستوری عێراقیە ji ber عێراق لەسەر سازان و هەف پشکە ڕاستەقینە هاتی ئاواکردن ji بۆی هەموو هەوڵاتیان وێ. تعریبکردنی دەڤەرا شنگال و دەڤەرێت دیێت کوردستانی دەربەی ئیدارە هەرێمی دەست پێکردی زەنگەلەکە مەترسیەیە هەکا دەست ڤان پرۆژە هاتەکردن و وەکە گوتی پرۆژێت نیشتەجیبوونیان نێسکانی سەربازێت خۆڕە ئاواکردن هەلبەت وێ منتەقیکردنە بن کۆنترۆلا خۆ دەبی یەکجاری و ئیدی وێ بیە مەترسیەکە مەزن نەکرد سەر هەرێما کوردستانی بەلکو سەر هەموو پێک هاتێت عێراقی ئیدی یەک پێک هاتە عێراقی مافێت خۆێت ڕەواشە نابێ و بگرە ئازادیا دەربڕینە ژیوی وێتە پێشێلکردن و چاپسۆهری وێ سەردەری ئەدگەل خەڵکەکی ئێتەکردن. وأنا أرى في عيونكم ووجوهكم هذا الاستعداد من أجل فالح فیا سەرۆکێ دەستایە حەشدا شعبی لێ ڕۆژا سەرکەوتنێ لە هەفتیابۆریدا لە پارێزگا کەرکووکێ ڕاگەهاند وێ لە نێزینگدا دەست بڤی پرۆژیکەن لە سەرانسەری عێراقێ تاکو چەکدارێن وان لە هەموو دەڤەرا جێ ئاکنجیبوونێ هەبن و ئەو دەڤەرە لە بن دەسەڵاتە وان دەبمینن خەڵکی وان ناوچەیان ژی بێ پلانێک تایفی لە قەلەم ددن و ئەگەر ئەف جۆرە پلان بەردەوام بن نکارن دەڤەرێن خوا بەگەرن و لە ژیانە ئاوارێ دەبمینن. مەهار شنگالی کوردستان 24 دهۆک. تەماشەوانên hêja seredana Xulûsî Akar Wezîrî Bergiriyê Tirkiye bû Bexda û Hewlêrê. Her wiha peywendiyên Hewlêr, Ankara û Bexdayê em dê li gel Musa Kemal şirovekarî siyasî ji Parîsê bigirin dest. Dembaşkekê Musa kek Musa seredana Xulûsî Akar di demekê de tê ku peywendiyên di navbeyna Iraq û Tirkiyeyê pêştetir çûn bi taybetî piştî seredana Mustafa Kazmî bo Ankara'yı vê seredanê tu çaba dinirxîne. Silav û rêz û hevahemiya û temaşevanên Kurdistan 24 Rastî ev seredana Birêz Akar û digel serokê giştiyê leşkerên Tirkiye mehnayeka xwe ya hey bû bêguman سێ-چار aliyet wê hene mirov şêtêş çend aliya velê binêrîtin aliyekî wê wekî şeklî mirov lê binêrît mirov binîtin eskeriye Akar her weke em zanîn wezîrê parastinê ye güler jî Ewropa serokê giştî yê hêzê leşkerî ye. Ca diyar eve
تایبەتمەندێک خۆیان عسکریە هەی بەس دەبێت کوپالێکی ترێ داشتی خصوصیتên xwe yan ji encamên xwe siyasî jî hebin evê lazim e ew kesê gel radbin û danin axiftin ew babet diyara hatiye miqaskirinê lê em dibînin seredana Serok Wezîrê Iraqê serodaneka siyasî bû asta bilind da seredana akar seredaneke eskeriyet asta bilind da Jav seredana eskerî gelo ji bo çi ye? Arman ji wê çi ye û encamê tu yê dibine çi ev û niyet jê çi ye? Em dibînin ku ev rewşa Tirkiye yanî taybetmendiyeka xwe ye hey ez diketin vekirînekê çêketê lêtnûkê gel welatên Ewropa welatên Rojhilata Navî bes gel welata hemiya biriya siyasî berê biriya istixbaratî paşê biriya siyasî wezîrê xaricî û